بەناوی خۆی بەخشندە و مێرەبان سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ لە نێو ئاپۆڕای منداڵان و دایک و باوکانی کە ئەمڕۆ ئاهەنگی ڕێزدێنانیان پێدەخشێ بۆی کە لە هاوینە بەشدار بوون لە خولێکی سێ مانگە کە کۆمەڵێک بابەتی پەروەردەی و سیرە و ژیاننامەی پێغەمبەر و چەندان بابەتی پەروەردەییان پێشکەشکراوە. بۆ ئەمڕۆ من دەمەوێت لەگەڵم منداڵە چاوگەشانە بمزان ناخۆ ئەوان تاسەن سوودیان بینیوە لەم خولێ و دایک و باوکان چۆن لەم خولێ بەرزێک دەنرخێنن. ئێوەش بینەری بیسەرمان بێت لەگەڵماندا بن. مامۆستا نەجات تۆکو مامۆسایە تا چەند پێ دوایە گرینگە دایک و باوکان لە هاوینە منداڵەکانیان بنێرنە ئەم جۆرە خولانە و لە هاوینە مەشغوڵیان بکەین بە خولی پەروەردەیی. بەڵێ سەرەتا تەمان دەستخۆشی لە مەڵبەندی سێی کۆمەڵی ئیسلامی دەکەین بەشی پەروەردە کە ساڵان دیارە ئەم خولانە خولی بەردەوامن و جێی دڵخۆشیشە بەڕاستی ژمارەشی زۆر قوتابی بەشدارن بەڵام لەگەڵ ئەوەش لە ئاستی پێویستی شاری هەولێر دانێت چونکە شاری هەولێر خەڵکێکی زۆر لەوەی لەو ژمارە زیاتری تێدایە بەڵام لەگەڵ ئەوەش بەڕاستی ئێمە دایک و باوک دیارە بەرپرسی یەکەمە خوای گەورەکە و ئەمانەتی دایتە دەسەما پێویستە و ئەمانەتەوەکو خۆی بە پاچی بهێنینەوە ئەگەر نا نمونە زیندووەکان دەبینین کە ڕۆژانە گەنجێک دەبینین کە ژمارەیەکی زۆر پارە دەبین و بە دەستێکی پاکچوون کە پەروەردەی مزگەوتە پارەکە دەگەڕێنێتەوە دەستخاوەنەکە و بە دەستێکی ئەمین بەڵام بە پێچەوانەکەی دەبینین کەسێک لە پێناو چەند دینارێکی کەم دەستی کوڕەهەژارێک دەکوژێتین دیارە ئەوەش پەروەردەی سەرزادەیە چاداک و با بەڕاستی ئەگە فریای منداڵەکانی خۆیان نەکەون من پێم وایە لە داهات و کارەساتی گەورەتر ڕوودەداتن دەبێتە منداری سەرزادە منداری پۆبژی منداری نێرگەلە کۆمەڵێک دیارە حکوومەتیش بەڕاستی تاوانبارە لەولایەنە کەم و کورتی زۆر هەیە پێویستی هەیە ینی هەموو ئەو بەتایبەتی مزگەوت بکرێتەوە بۆ گەنجان بەتایبەتیش لە هاوین چکۆز دەکەن ڕێگریەکەی وەکو زاران ینی لێ ناگەڕێن ئەو خو لە پەروەردەن هەتا ناو مزگەوتەکانیش بەڕێوە بچێتن بەڵام بەداخۆ ینی لەگەڵ ئەوەش بەڵام کۆمەڵی ئیسلامی دەرگای بارەگاکانی خۆی کردوتەوە هەم لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و هەم لە ڕێکخراوی خوشکان و وەکو مەڵبەند دیارە ساڵانە ئەو دەرگا دەکەینەوە لۆ ئەوەی زۆرترین قوتابی بەشداری بکاتن و ئەو قوتابیانە ئێمە ببینە فریاد ڕەسیان گورگ نەیەخواتن. لەوانەیە کۆمەڵە شوێن هەبێ ئەم جۆرە خولەیە بە بڕێ پارە بکاتەوە. ئایا خولەکانی ئەم ناوچێژ و بە تایبەت تۆکو مامۆستاکە لەم خولەیە بووی خولەکانی ئەوش بە پارەیە و ئێوەش پارە لە قوتابی وەردەگرن تاوەکو خولی پێشکەش بکەن. بەڵێ تەمان سوپاسی خوای گەورە دەکەین سەرەتاوە سوپاسێکی بێپانی خواپێداوان دەکەین دیارە بەشێکی گرنگی سەرخستنی ئەو پرۆسێن بەڕاستی ساڵانە کۆمەڵی ینی خواپێدا هەیە بەشێکی لە ماڵەکەی خۆی دەبەخشێتن لە پێێن ئەوەی منداڵەکەی پارێزرا بێ ئەو منداڵی خۆی تەسلیمی دەستێکی ئەمینی وەکو ئێمە دەکا بەڕاستی سوپاس بۆ خوای گەورە کە ئەمە بووینە ینی شوێنی متمانەی ئەو دایک و باوکانە جا هیوادارش ینی لە ساڵی ئایندا کە ئێمە ئەو خولانە بەردەوام دەکەینەوە زۆرترین ینی ژمارەی زیاتر لەو قوتابیانێک کە ئەوڕۆ لە خولانە دەرچوون بەشداری بکەن و لۆ ئەوی بتوانین جیلێک پەروەردە بکەین کە بەڕاستی هەم ئینتیمای بۆ نیشتیمانەکەی خۆی هەبێ و هەم بۆ دایک و باوکی هەبێ و هەم بۆ کۆمەڵکاکەی خۆشی هەبێت. بەناوی خۆی بەخشندەی مەهرەبان ئێمە وەکو بەشی پەروەردە و بانگەواز لە مەڵبەندی سێ هەولێری کۆمەڵی ئیسلامی ساڵانە لەگەڵ پشووی هاوینە و پشووی بەهارەش بە هەمان شێوە خولی جیاوازی پەروەردەییمان هەیە ئێمە ئەوە بۆ ساڵی چوارەمە بە ناوی جیاواز خولی پەروەردەیی دەکەینەوە ساڵی یەکەم بە ناوی خولی بەها و ساڵی دووەم بە ناوی خولی قەڵا و ساڵی سێیەم بە ناوی خولی دەرفەتی زێڕین و ئەو ساڵیش بە ناوی نەوەکانی ئایندە خولی پەروەردەییمان کردەوە کەوا تایبەتمان کردبوو بۆ منداڵە چاوگەشەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر و سوپاس بۆ خوای پەروەردیگار توانیمان زیاتر لە 180 قوتابی لە کچ و کوڕانی خۆمان بێن ئێمە پەروەردەیان بکەین و ئەو دەرسوانانەشکەوە تێدا خوێندرا خۆبەخشانە بوو بەڵێ بێگومان ئێمە
ئەوانەی کەوا لەو خولە دەگوترێتەوە هەر هەمووی خۆبەخشانەیە واتە ئێمە مامۆستایەکانمان مامۆستای خۆبەخشن و ئەوانەی کەوا دێن تەنانەت دایکان و باوکان ئێمە منداڵەکانیش بە خۆبەخشانە وەریان دەگرین مەگەر شتێکی ڕەمزی بۆ ئاو بۆ شیرناتیەک بۆ شەربەتێک بۆ شتێکی خۆیان بۆ نمونە گەشتێکمان پێکردوونە یاخود چەند دیارەکی جۆرا و جۆرمان پێکردوونە بە هەمان شێوە ئەوەی کەوا پێویستە ئێمە منداڵەکانی خۆمان پەروەردە بکەین لە هەموو کات و وەرزێکدایە بەڵام بە حکمی ئەوەی کەوا لە وەرزی هاویندا قوتابخانەکان دادەخرێن دەرگای قوتابخانەکان دادەخرێن ئێمە دەتوانین ئەو فرسەتە یاخود ئەو کەلەنە پڕ بکەینەوە بۆ ئەوەی کەوا منداڵەکانمان پەروەردە بکرێن و ئەو وانانەی کەوا لەو خولە گوترانەوە قورئانی پیرۆز بوو بیر و باوەڕ و عەقیدەی ئیسلامی بوو و ئاداب و ڕەوشت بوو و ژیاننامەی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم و کۆمەڵێک بابەتی تری تەنمیەی بەشەریکەوە پێویستە منداڵ و گەنج و نەوجەوان متمانە بەخۆی بکاتن و ئینشاءالله ئێمە بەردەوام دەبین لە ساڵانی دابێش بە هەمان شێوە ئینشاءالله ئێمە شتێکی وا دەکەین کەوا خوای گەورە لێمان قبول بکاتن و ڕەزامەندی هەموو لایەک بێت. تۆ چۆن بوو کچەکەی خۆت نار تا چەند گرنگە دایک و باوکان لە هاوینان منداڵەکانیان بنێرن ئەم جۆرە خولانە؟ وڵە زۆر باشە خۆ ئیستیفادەمان زۆر لێ کردیا ئایەتول کورسی لەبەر کردیا سوورەتی بەقەرەش ئاخیرەکەی ئەویشی لەبەر کردیا زۆر باش بوو یعنی منداڵەکە سوودی بینی؟ ئەرێ وەڵە زۆر سوودی بینێت چکە بەجێش بکاتن ینی لەوەی کە لە خولەکەی بەشدار بوو لە چاو پێش فرێستا کە زیاتر بەجێت دەکات؟ ئەرێ وەڵە زۆر ئیستیفادەمان لێ کرد. چەند گرنگە دایک و باوکان منداڵەکانیان بنێرن ئەم جۆرە خولانە؟ هیوادارم هەموو دایک و باوکان بیان نێرن بە من لە خولی ئینگلیزی باشتر بووە یعنی زۆر خولەکی باش بووی قورئان هەموو ساڵان دەینێریان یەکەم ساڵە تۆ منداڵەکە؟ نا یەکەم جارە بینێرم. دەینێری لە داهاتوو؟ ئەرێ وەڵە دەینێرم. داواکاری چیە لە دایک و باوکان؟ ئەو دایک و باوکانێک کە منداڵەکانیان نەناردۆتەوە خولانیان ئەسڵەن سەردانیان بم خولانە پێ نەکردو. بەخواڵە داواکارم ئەوێ هەموو دایک و باوکان بیان نێرن زۆر باشە خولەکە ئیستیفادە لێکە. تۆ تا چەند سوودت بینی لەم خولێ؟ ئەم خولێ سوودی بە تۆ گەیان؟ بەڵێ. شتێکتان دەخوێن لەم خولێ زیاتر؟ ئاداب و ڕەوشتی چاک و باشە چ شتێک بە تایبەت لەم خولەیە فێر بووی حەز دەکەی پێشکەشی من کەی ئەوان زیاتر چ مامۆستایەکان فێرت چێن؟ یەک لە ئادابەکانم پێ بڵێ. ئادابی هەڵسوکەوتن لەگەڵ جیرانەکان. هەڵسوکەوتکردن لەگەڵ جیرانەکان دەبێت چۆن بێ؟ دەبێت ڕەوشتێکی باشتە بە قسە لەگەڵان جوونی بەیەکتر نەدێ و قسەی خراپ نابێ و ڕفتاری خراپ نابێت. تۆ لەم خولەیە بەشدار بووی تا چەند سوودت لەم خولەیە بینی و بابەتانی دەتان خوێن زیاتر بابەتەکان چی بوون؟ وەڵا دەستخۆشی لەو مامۆستایانە دەکەم لەو مامۆستایەکان کە فێری شتی بە سوودیان کردین. چیدان دەخوێن ڕۆژانە؟ وەڵا ئاداب قورئان ئەو شتانە دەخوێن. شتێک فێر بووی ئادابێ سوورەتێکی قورئان حەزت لێ بی پێم بڵێ. قورئانی ئایەت کورسی فێر بووم؟ بەشێک لە ئایەت کورسیم بۆ دەخوێنی؟ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم. باشا ئەمما مامۆستا گوتیان دەبێت ئایەتول کورسی لە چ کاتێک بخوێنی زیاتر؟ لە کاتی نوێشکردن. لە کاتی نوێشکردن؟ ئەی لە کاتی خەوتن؟ لە کات خەوتن کە دەخەوی و هەر دەستی شەڵ دەبی ئایەت کورسی بخوێنی. باشە ئەتۆ چ سوودێکت بینی لەو خولەیە کامە بابەتە زۆر پێخۆش بوو؟ ئادابی دایک و باوک. ئادابی دایک و باوک چۆن بوو؟ مامۆستا زیاتر دەیانگو بەرامبەر دایک و باوکت دەبێت چۆن بێت؟ نابێت ئێمە قسەیان پێ بڵێین دەبێت هەموو شتێکیان بە قسە بکەین و. باشە تۆ لەگەڵ ماڵەوە بەجێ دایک و باوکت دەکەی؟ بەڵێ. لەگەڵ دایکت ئیش دەکەی؟ بەڵێ. چ پۆستێکت هەیە زیاتر چی شەکت پێ دەکات لە مارێ؟ قاب دەشۆم عەشر دەشۆم ناو ئیشی ناو ماڵ دەکەم. مامۆستاش دەیانگو ئەم نیشانە دەبێت پێویستە لەگەڵ داکات. دایکم نارمی بۆ ماستی قارندا بە پێخواستی دایکم نارمی بۆ ماستی قارندا بە پێخواستی بسمارم لە پێم ڕاچوو ماسکڕینم لە بیر چوو بسمارم لە پێم ڕاچوو ماسکڕینم لە بیر چوو بەشە لەشە چوونەوە جاران مەلم بوومەوە بەشە
ئەمەوە سەعیمەت تا چەند گرینگە زۆرە خولەیە دایک و باوکە منداڵەکانیان بۆ بنێرە و بە تایبەت لە مانگانی هاوین کە منداڵەکانیان لە پشوودا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. طبعا بحكم استعمال جو باردوخي دژین کە شەپۆلی فەساد زۆرە، ئیزاعات و ڕاگەیانی خراپ زۆرە، دەتوانین بڵێن مەسەن وەسیلەی خراپ زۆرە لە بۆ منداڵان تاوەکو بەرەو لاڕێ بچن. ئەو خولانە بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی پێویستە زۆر گرنگی پێ بدا، هەموو یعنی دەستگاکان لە کۆمەڵی ئیسلامی گرنگی بەو خولانە بدەن فی سەبیلەوەی نەوەیەکی چاک و پاک و قورئان خوێن دەربچین، چونکە ما دەبینین لە ژیانی ڕۆژانەماندا ئەوانەی کە مەسەن پەروەردەی مزگەوت و قورئان و فەرمودەکانی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام نەوەیەکی چاک و پاک و یعنی هەوێنێکی باشە لێ دەردەچی، بەڵام لە کاتێکدا کە دەبینین خەڵکانێک کەس نییە پەروەردەیان بکە، پەروەردەی گازینۆ و چایخانە و بار و نادی و شوێنە خراپەکانن کە دەبینین مەسەڵ ڕۆژانە ڕوودا و کارەساتی دڵتەزێن ڕوودەدە لە کۆمەلگاکەماندا کە بەرەو هەڵدێرماندا. بۆیە ئێمە پێویستە گوڕوتینێکی زیاتر بدەین بە منداڵەکانمان هام بدەین فی سەبیلەوەی لە قورئان خوێندن بەشدار بن، لە دەوراتی قورئانی، لە پەروەردەی یعنی درێخی نەکەین. ئەم ئێمە وەکو کەسانی ئیسلامی یعنی هەوڵ بدەین ئەو خولانە بکەینەوە، خەڵکانیش پێویستە منداڵەکانیان بنێرن بەو خولانە فی سەبیلەوەی نەوەیەکی چاک و پاک دروست بێت، چونکە بەڕاستی ڕۆ دایک و باوکانی ئێمە یعنی سەرقاڵ بە کۆمەڵێک شتی لاوەچیەوە ناتوانن منداڵەکانیان پەروەردەکەن. بەلایەنی کەم تۆ کاکە بینێرە بۆ خولانە نە پارەی تێدەچێت نە شتێک منداڵەکەشت دەپارێزێت لە زۆر شت. بۆیە دووبارە و سێبارە تاکید دەکەمەوە لەسەرەوەی کە دایکان و باوکان هاندەر بن بۆی منداڵەکانیان بەرە ئەو خولانە بچن فی سەبیلەوەی واز لە شتی خراپ بێنن. تا چەند گرینگە دایک و باوکان منداڵەکانیان بنێرن ئەم جۆرە خولانە؟ ئەم جۆرە خولانە ئێوەکو دایک و باوک پێتان وا بوو سوودی هەبوو منداڵەکەتان سوودی لێ بینی؟ بەڵێ سوودی هەیە، فێر ئاەت کورسی کران چەند ئاەتی تر. گرینگە دایک و باوکان منداڵەکانیان بنێرن ئەم جۆرە خولانە؟ بەڵێ تا فێری پەروەردەی ئیسلامی بن. ئەو قەناتانێک کە ساکە هەیە بە زۆربەی بەڕاستی باش نینە، خراپن، پێویستیان بۆ خولانە هەیە. و بەتایبەت لە هاوینیشە پێم وایە مەجالیان هەیە، ینی پشویان هەیە، پشووی هاوین 3 مانگە. گرینگە منداڵەکان لەم 3 مانگەیە بە خولێکی پەروەردەیی ڕابهێنرێن یاخود بنێرنێنە خولێکی پەروەردەیی بەڕای تۆش؟ بەڵێ. باشە چی بۆ دایک و باوکاناڵی کە منداڵەکانیان نانێرن جۆرە خولانە؟ وڵای ئەوانش بە چاو لەو خەڵکەی بکەن، چاو لەمە بکەن، منداڵەکان ڕەوانی هەر خولێک بێتن استیفادەی هەیە، ئەگەر ئینگلیزی بی، ئەگەر ئاینی بی، ئەگەر هەر شتێک بی. بەناوی خوای گەورە بەڕاستی زۆر جێی دەستخۆشیە، جێی هومێدەکی گەورە و خۆشەکەوە لە خوای بەزیادبی کەسانێکەنەکەوا وەکو برانی کۆمەڵی ئیسلامی خزمەتی ئەو خەڵکە دەکەن، خزمەتی ئەو وڵات دەکەن و هەموو هاوینان لە فەزلی خوای بەزیادبی کەوا هەردەسن باکردنەوەی خولی هاوینە لە بۆ پەروەردەکردنی منداڵەکانمان بەڕاستی کاتی خۆیان دەبەخشن، زۆر خزمەت دەکەن، زۆری ئەزیەت دەچێشن، بەڕاستی جێی دەستخۆشیە، دەستخۆشیان لێ دەکەین. ئەلحەمدولیلا من 3 منداڵم بەشدار بوون، کچێک و 2 کوڕ، و زۆر ئیستیفادەمان کرد لەوەی کەوا خزمەتی خەڵکیان دەکرد. خوا خێریان بنووسی یا ڕەبی، خوای گەورە بەردەوامیان بکە ئینشاءالله. ئەلحەمدولیلا لە خوای بەزیادبی زۆر سوودیان بینیوە، زۆر ئیستیفادەیان کردووە، هەم لە ڕووی سیرەوە ژیانی پێغەمبەر، هەم لە فێربوونی قورئان، هەم لە ئادابە ئیسلامیەکان، هەم لە عەقیدە.
دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی زۆر سپاسان دەکەین. لەو خولەیە چی فێر بوون مامۆستایەکان فێرە چیان دەکردن زیاتر؟ زیاتر ئاداب و قورئان. باشە یەکێک لە ئادابەکانم پێ بڵێ. ئادابی دایک و باوک. ئادابی دایک و باوک چی بوو مامۆستا دەیگوت لەگەڵ دایک و باوک دەبێت چۆن بێت؟ دەبێ ڕێزە دایک و باوکت بگیری، دەبێ هەر شتێکیان گوت دەبێ بەجێیان بکەیت. ئێستا بەجێ دایک و باوکت دەکەیت؟ بەڵێ. ئەو باوکتە لێ ڕازیە تۆ بەجێت دەکات؟ بەرە عیبینی وەڵا زۆر باشە لە خۆی بزیاد. الحەمدولیلا. باشە تۆ وەکو باوکێک تا چەند گرینگە دایک و باوکان منداڵەکانیان بڵێن ئەم جۆرە خولانە؟ وەڵاهی زۆر گرینگە بیان نێرم بەڕاستی. ئیسفادەی لێ کردبوو منداڵە؟ وەڵا باشە وەڵا لە خۆی بزیاد بێ. تا چەند دڵخۆش بێ ڕوو ئاهەنگێک بۆ ئێوە ڕێک خرابوو؟ وەڵی زۆر دڵخۆش بووم، دەستخۆشی لەو کەسان دەکەم کە توانیان ئەم ئاهەنگە دامەزرێن و تا منداڵەکانیان دڵخۆش کرد و زۆر سوپاسی ئەو کەسان دەکەم کە توانیان لە ڕۆژێکی ئەوها پشندار و ڕۆژێکی ئەوها خۆش و توانیان ئەم ئاهەنگە خنجیلانە بۆ منداڵە بەڕێزانە دابمەزرێنن. باشە ئێوە دڵتان بەم ئاهەنگە خۆش بوو کە بۆ ئێوە ڕێک خرابوو؟ بەڵێ زۆر منداڵان تا حدێکی زۆر دڵیان خۆش بوو بۆم ئاهەنگە و دووبارە و سێبارە دێڵێمەوە دەستخۆشی و زۆر سپاسی ئەو کەسان دەکەم کە توانیان ئەو ئاهەنگە بمەزرێن. تۆ دەخوێنیت؟ بەڵێ. تەمەنت چەنە؟ تەمەنم 13 ساڵە. 13 ساڵە. ئاوا بەشدار بوویتی قەت لە خولی هاوینەی مامۆسایان بۆ منە خولی ئایندە کام ساڵ کرایەوە لە مەڵبەند؟ بەسپار بەشدار بووم لە خولێک خولی ئینگلیزی بوو. لە خولی ئینگلیزی استفادەت کرد؟ بەڵێ تۆزە ئیسفادەم لێ کرد، بەڵام من خۆم زۆر چاک نیمە لە خولی ئینگلیزی، لە ئینگلیزی زۆر چاک نەم بووە بەشداریم لە خولی ئینگلیزی کرد. نێو خولانە باش بوون چاک بوون لە بۆنگۆ؟ بەڵێ باش سوودێکی هەیە لۆنگۆ؟ وەڵا سوودە قورئان خوێندنێ فێریە بوو شتەکان دەبێت. قورئانێ دەخوێنێت و؟ بەڵێ. کەس یەک لە سوورەتەکانی قورئانم لەو بخوێنە بە دڵی خۆت. والله وعد الله. دەنگت بەرزکە. قل والله وعد الله الصبر لم يكن له كفوا أحد. ئەوە جارجە سپاس دەستخۆشی لە مامۆستا منیرە و مامۆستا ڕوخسار دەکەم. وەڵی لێم خولە زۆر باش بووم، فێری ڕێز لێنان و بە ئەدەب بوون، هەموو سوودێکم لێ بوونیوە وەکو باڵاپۆشی و هەموو سوودێک. مامۆستایەکان ئامۆژگاریان دەکردن لەوەی کە دەبێ باڵاپۆش بن؟ بەڵێ. باشە چ شتێک فێر بووی ئاەتێکی قورئانیان ئادابێک مامۆسایەک فێری کردبی حەزە لێ پێم بڵێ یان پێشکەشم کەی؟ ئاەتی کورسی و ئاەتی کورسیم بۆ خوێنی؟ بەڵێ. دەی فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يحلم ما بين أيديهم وما خلفه ولا يعطون بشيء من حلمه إلا بما شاء وسع كرسي السماوات وهو عليه. أولم خليهم أم آية كرسي فيربوي؟ بلى. ده هواي سركوتنا بو خوازم صالي داتوش بجداري كي؟ بلى إن شاء الله. إن شاء الله دست خوش. سزوان تو چی استفاده کلم خله کردو ام خله تا چن استفاده هبوو تو او بابتانه دتان خوين چ بابتێک بوون زیاتر؟ والله زیاتر ئەو بابەتانە بکە مامۆستا ڕوخسار مامۆستا منیرە دەستخۆشی مامۆستا ڕوخسار مامۆستا منیرە دەکەم کە ئێمەیان فێر کرد ئادابەکان بخوێنین و یەک لە ئادابەکانم پێ بڵێ یەک لە ئادابەکان مامۆستا دەیگوت چ ئادابێکی تەطبیقکەم بۆ نمونە؟ کات لە
لەگەڵ دایک و باوک بەسەربەرین باش بین لەگەڵ دایک و باوکمان ئەنی دەیانگوت ڕێز لە دایک و باوکتان بگرن ناکرێت بەرامبەر دایک و باوکتان بڵێن ئۆف و یان بەگویان نەکەن بەڵێ چی ئیسفادەیەکرد لەم خولەیە کرد ئەم خولەیە چۆن بوو بۆ تۆ زۆر شت وەکو لە ئادابەکان ئادابی ئەوەی ئادابی خەوتنتان خوێن بەڵێ ئەدی ئەو ئادابێ دەبێت ڕێز لە دایک و باوکە بگری ڕێز لە مامۆستاکانە بگری باشە شتێک لەم خولەیە فێر بووی حەزەکەی پێم بڵێ ئاداب بەڕەوشت بین لەگەڵ مامۆستاکانمان و بەڕۆژ بین لەگەڵ دایکمان دایک و باوکمان و دەبێ زۆر زۆر بە قسەیان بکەین و کاری چاکە بکەین مامۆستام جۆرە خولە چۆن هەڵدەسەنگێنی تا چەند گرنگە دایک و باوکان لە هاوینە مناڵەکانیان برێن ئەم جۆرە خولانە شتێکی زۆر گرنگە و پێویستە کە لە وەرزی بە هاوینان لە پشودایە منداڵەکان پێویستی شارەزابوون لە دینی خوای پەروەردگار و ئەو خولانە بۆ پێگەیاندون و پێگەیاندنی منداڵەکانە پێویستە دایک و باوکان بایەخ زیاتر بەبۆ بدەن و هەروە منداڵەکانیان ڕەوان بکەن و جگە لە مزگەوتەکان ئەو شوێنە پیرۆزانش منداڵی تێدا پەروەردە دەبی و خەڵکیش پێدا دەگەشێتەوە هەروە عەقلێکی کراوە و ژیر دەردەچێتن پێویستە منداڵان بەشداری بکەن دایک و باوک شانیان بدەن بەڕای تۆ دایک و باوکان گرنگە منداڵەکانیان بنێر ئەم جۆرە خولانە بەری لەبەر چی ئەم خولانە ئیسفادەی چیە وڵای فێرە ئادابی ئیسلام دەبن و فێرە ڕەوشتی باش دەبن تۆ چێت لێرە بوویت لەو کچم لێرە بوو کچی کچیشم لێرە بوو ئیسفادەیان لێکرد هەستە زۆریش چ فێر بووبوونەوەی کە هاتوونەوە ماڵە وڵی فێری ئاتل کورسی بوون فێری زۆر ئاداب و ڕەوشتیان کردن فێرە قورئانیان کردن ئەوانە گرنگە لە منداڵیەوە فێر بن بێگومانوانە بەرێ داواکاری چیە لە دایک و باوکانەوانی کە منداڵەکانیان نانێرنەوە شوێنانە وڵا داوایان لێ دەکەم هەموو مندارەکانیان بنێرن لەبەر ئەوەی لە مامۆستای فێر دەبن لە ماری ئەوەندە فێر نابن لەم خولەیە تۆ چت دەخوێن سوودێک لەو خولەیە بینی وڵا لە ئاەکان سوورەت چی بابەتێکتان دەخوێن لەوێ ئادابی ئەوە دایک و باوک و ئادابی ئیسلامیەکانتان هەر هەمووی دەخوێن باشە ئەرکانەکانی ئیسلام و ئەرکانەکانتانیش دەخوێن مامۆستاکان لەگەڵتان باش بوون بەرێ ڕۆژانە هەفتانە چەند ڕۆژ بۆ خولەیە دوو یەکشەمان چاشم هەموو جارێت و بەشدار بووی بەرێ ساڵی داهاتوش بەشداری و خولانە دەبی ئینشاڵڵا بۆ ئیسفادەیەکن لەم خولەیە کرد مامۆستاکان زیاتر لەم خولانەیان فێریەوە دەکرد قورئانەکان کە ئادابی خوێندمان کە ڕێزە دایک و باوکمان کرد کە ڕێزت مامۆستاکەمان بگرین زۆر سپاسیان دەکەم هەمیشە سەرکەوتوو بن قورئانیان فێرکردن هیچ کات قورئانیان پێدەگوتن بەڵێ باشە یەک لە سوورەتەکانی قورئانم بۆ بخوێنە کە لێوێ فێر بووبی کامە سوورەتی قل هو الله أحد قل أعوذ برب الناس قل أعوذ برب الفلق یان هەر سوورەتێ لە قورئان قورئانی ئەوە یەکێکم پێشکەشکە کامەی دەزانی لەبەرتا بسم الله الرحمن الرحيم قل الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد دەست خۆش بێت مامۆستاکان فێرە نوێژیان نەکردن بەردەوام بۆ نوێژ و ئەمگوت نوێژەکان چۆنە بێگومان فێری نوێژ و ئاەتەکانیان دەکردن بەڕاستی زۆر سوپاسی مامۆستا بەتایبەت زۆر سوپاسی مامۆستا میرۆ مامۆستا ڕوخسا دەکەین کە زۆر لەگەڵ ماماندی بوو باشە ئەم پرسیارێکم هەیە نوێژی نیوەڕۆ چەند ڕکعاتە چوار ئەی بەیانی دوو ئەی مەغریب سێ باشە نوێژەکان لە کاتی خۆی دەبێ ئەنجام بدەین یان دەبێت تاخیر ئەنجامی بدەین لە کات خۆی ئەنجام دەبێتمان باشە ئەم خولەیە تا چەند سوودی بێوە گەیان تۆ هەموو ساڵە لە هاوینان بەشداری دەکەی ئینشاڵڵا ساڵانی ڕابردوو بەشداری کرد یان یەکەم ساڵە بوو یەکەم ساڵم بوو بەڕاستی ئیتر لەمە دووە بەشدار دەبیت ئینشاڵڵا سەلما خان تۆ چی ئیسفادەیەک لەم خولەیە کرد و تا چەند ئیسفادەیە بۆم خولە وەڵا ئادابی نووسن و قورئان و ئایەت و ئەمانە ئیسفادەت لێ کرد بەڵێ شتێک زۆر ئیسفادەت لێ کرد ئایەتە کورسی و ئادابی نووسن و ئادابی دایک و باوک و دەست خۆش بێت تۆ هەموو ڕۆژێ بەشدارە بووی واتزانم هەفتەی دوو ڕۆژ بوو جارەتیان غایبیش دەبووی باش هەموو ڕۆژێ داهاتی تۆ شتێک لەوێ فێر بووی چیان پێدەگوتی زیاتر نوێژکردن و ئاداب لەگەڵ دایک و باوک و قورئان و
بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبستی بوون چەند ئاەتێ لە قورئانی پیرۆز بوو بەدەنگی چەمناڵێکی چاوگەشت کە لە خولی ئایندەیەکی گەشت لە کەمەڵبەندی سێ لە شاری هەولێر سازیدا بوو لەوێەوە فێرەم ئاەتە و ئاەتی کورسی بە تایبەت بووەوە بێگومان دایک و باوکانیش ئەم زۆرە خولەیە بەرز دەنرخێن و پێیان وایە سوودێکی زۆر باشی بۆ منداڵەکانیان هەیە و ئەوان و ئێمەش داواکارین لە دایک و باوکان کە منداڵەکانیان لە ئێستا زیاتر بەم جۆرە خولانە مەشغوڵ بکەن چونکە ئەگەر ڕۆژانێک لە مزگەوتەکانم جۆرە خولانە کرابەوەیان لە گەڕک و لە کۆڵانەکان کرابێەوە بەڕاستی ئێستا قەدەغە کراوە بەداخەوە کە لایەنی حکوومەت ئەم جۆرە خولانەی قەدەغە کردو بەڵام ئێستا کە چەند شوێنێکی وەکو ئێرێکی ئێستا ئێمەی لێن و چەندین دەستگا و ڕێکخراوی تر هەن کە خولی پەروەردەی ساڵانە لە سێ مانگی هاوین بۆ منداڵەکان دەکەنەوە بۆی ئادابێکی باش و ئادابێکی تەندروست و منداڵێکی تەندروست بۆ کۆمەلگا پێ بگەێنن دوور بێت لە ئاژاوە و لە دزی و گزی کە ڕۆژانە دەیبینین منداڵانی بچووک کە بەرهەمی کافتریاکان و بەرهەمی کۆڵانەکانن دەبینین ڕۆژانە دزی یاخود کوشتن لەسەر دەستی مرد منداڵەکان ڕوودەدا. ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.